لەگەڵ ئەبوو کاروان دامی مەکتەبی سیاسی حیزبی شوعی زۆ بەخێر بی گەر بە دۆخی عراق دەست پێ بکەین ئەوەی کە ئێستا ڕوودەدات چۆن ینی چی دەڵێن لەسەری سەرشتان چییە؟ بە دڵنیاییەوە دەبینرێت کە بارودۆخی عێراق هەر لە سەرەتای ڕوخانی ڕژێمەوە کە دەسەڵاتێکی تایفی دروست بوو دواتریش ڕۆژ لە دوای ڕۆژیان هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ئەوەی کە لە سەرەتا دروست بوو شیعەکان یەکلست بن و سونە یەکلست بێ کوردی یەکلست بێ ئێستا گۆڕانکاریان بەسەردا هاتووە و تقریبان هەموو ئەم پێک هاتانە بوونەتە دوو بەش بۆیە لە ڕوانگەی تەشکیلکردنی حکوومەتەوە کابینەی نوێیەوە ئێستا بۆچوونی جیاواز هەیە بۆ ئەوەی کێ با بڵێن ببێتە سەرۆک ئەنجومەنی وەزیران و هەروەها جۆرێک لە ئێتلافات هەیە ئەم ئێتلافاتە دیسان هەمیش چەندین ئاراستەی بەخۆوە گرتووە و بە تایبەتی دوو ئاراستەی جیاواز کە هەم لە ناوخۆدا وەکو باسم کرد شیعەکان دابەش بوونە شیعەی ئەگرێتەوە مەثەلەن ئێستا کە باسەکرێ لەلایەن پارتی دیموکراتی کوردستان مەثەلەن هەلبوشی و تەیاری سەدری گوایە جۆرێک لە ئیتفاقیان هەیە ئەو دیوەکەی تریش کە پێک دێ لە لایەنەکانی تر ڕێککەوتنێکیان بۆیە ئەمە ململانەیەک هەیە واتە ئەتوانین بڵێن شیعەکان بە تەواوەتی کاریان کردووە کە دەسەڵاتی تەواوی خۆیان بسەپێنن هەر زیادە ڕۆیەک بێ یان هەر کارکردنێک بێ بە پێچەوانەی خۆست و واستی ئەوانە کێشە و گرفتی بۆ دروستەکەن و مەترسی با تەقینەوەی بارودۆخەکەی لێک ئەوەی کە ئێستا نوێترین زانیاری بێت لە دوای کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیران باس لە ئەنجامی هەڵبژاردنەکە ئەو شەکوانەیە خود ئەو سکاڵانی کە هەبووە و کۆمسیۆن و سەربەخۆیی ئەو کابینەیە لە پاش خۆپشاندانی تشرینەکان هاتووە زۆر شتی باس کردو کازمی لەسەرەوەی کە ئەم مەرحەلەیە کە حکوومەتی ئەوان کە حکوومەتێکی کاتی بووە ڕاگوزەر بووە عراقیان لە شەڕی تایفی پاراستووە لە شەڕی نێودەوڵەتی ئیقلیمی پاراستووە کە ململانی ئێران و ئەمریکا بووە زۆر شتی باس کردو پێت وایە تا چەند ئەمانی کە کازمی لە ئێستاە باسێکا پەیوەندیدارە بە ئەو هێرشەوە ئەو دۆخی کە ئێستا هاتوۆتە ئاراوە بەدڵنیاییەوە ئەو هەنگاوانە جێی ناڕازین وەکو لەلایەن کۆمەڵی ڕەوت و تیاراتەوە لەبەرەوەی بە شێوەیەک لە شێوەکان دەدرێت لە بەرژەوەندەکانیان لەبەرەوە کازمی ئەگەر بمانەوێت نەمانەوێت سەرڕای ئەوەی کورسی پەرلەمانی نەبوو سەرڕای ئەوەی بریار دراو ببێت دەنگی پێدرا ببێتە وەک با بڵێن سەرۆکێکی هەڵبژێردراو لەلایەن ئەو لایەنانەوە لە سەرەتاوە ئیتفاقیان کە چونکە زۆر نیقاشکرا لەسەرەوەی لە دوای با بڵێن عەبدولمەهدی و ئەوانی تر کەسێکی تر بێ بەڵام لە نەتیجە ڕێککەوتن لەسەر ئەوەی با بڵێن کازمی بێ ئێستا کازمی دەیانەوێت ئەو هەنگاوانەی ئەنێ یان ئەو کارانەی دەیکا ئەوان لێ ڕازی بوون لەبەرەوە ناتوانرێ هەمویان لێ ڕازی بکرێ بۆیە ئەو هەنگاوە جدیانەی کە کردی جێی ناڕزایی بوونی ڕوتێکی کەواوە بە تایبەتی ئێستا دەبینرێ هێزی میلیشیایی تەحکومەکە بە واقعی ئێستای عێراقەوە و بینیمان کە دوێنێ و پێرێ چۆن هێرشیان کردە سەر ناوچەی سەوز و لەژێر ناوی کۆمەڵی شعارات و خۆپشاندانیان کرد لەبەرەوە ینی لە ئەسڵی شاململانەیەکی گەورەیە هەیە بۆ ئەوەی با بڵێن بە تەواوەتی ئێران هەژبوونی خۆی بسەپێنێتە سەر عێراقا و هەروەها لە دیوەکەی تریشی ڕوبەڕووی حەزبوون و یان توانای ئەمریکا ئەبێتەوە کە ئەو بابەتە ڕەتەکەنەوە و ئەوانش دەیانەوێ کارێک بکەن کە عێراق سەربەخۆیی خۆی بپارێزرێ تا ئەو ڕادەیە لە چەند ساڵی ڕابردوو هەڕەشەی ئەویانە کرد کە ئەگەر ئێران زۆر تەدەخول بکە ئەوە ئامادەن وەکو دیواری بەرلین دروست بکەن واتە بە هیچ شێوەیەک ئێمە دەستبەرداری عێراق نابین زۆر باشە ئەوەی کە ئەم ململانیانە کە بەم شێوەیە هاتووە پێت وایە کە حکوومەتی ئێران یان ئەوەی کە لەسەر ڕووداوەکان زۆر قساکرێت پێت وایە کە خێرە بە پەلەکردنێک لە پێکەنانی حکوومەتی نوێ عراقیدا بکرێت بۆی کە دۆخەکە تێک نەچێ یان هۆکارێکە بێ بۆ دواخستنی پێکەنانی حکوومەت ئەمەی کە ڕۆیە
خۆی بە دڵنیاییشەوە ینی ئێرانیش و ئەمریکای شەوڵەدەن با بڵێن پێک بێن جۆرێک لە پێکاتنە بێ لە نێوان هەشبوونی هەردوو لا و حکوومەت دروست بکەن بەڵام دیارە ئاراستەکان بە شێوەیەکە کە چەند لایەنێکی سیاسی و بە تایبەتی شیعە ناڕازین لە شێوازی دروستبوونی ئەو کابینەیە بۆیە بەو کارانە هەڵەسن و ئەگە زۆرتریش و زیاتریش کارەکان یان هەنگاوەکان لە بەرژەوەندی ئەوان نەبێ یان ئەوان بخاتە پەراوێزەوە ئەوە گرفت و کێشەی زۆرتر دروستە. زۆر باشە دێمە سەر کۆنگری حوتەمی حیزبی شوعی کوردستان لەوە دەست پێ بکەین لە کۆنگریا چی تا کرد چ شتێکی نوێ تا کرد چ شتێک کراکە ئێوە سەرنجتان هەبێت لەسەری باسی بکەن. بە دڵنیاییەوە جارێکی تر من سپاستانەکەم بۆ بایەغدانتان بە کۆنگرەی حیزبی شوعی کوردستان کە حیزبێک تەمەنێکی زۆر لە مێژووی تەرخان کرد بۆ داکۆکیکردن لە گەلەکەی لە مافەڕەوای ملەتەکەی لە کرێکاران و ڕەشدەران. عادەتەن لە هەموو حەزابێکی سیاسی کاتێک کۆنگرە ئەبەسێ چەندین بابەت ئەبێتە بواری گفتوگۆکردنی مەتەن لەوانە لە بواری سیاسی و ڕاپۆرتی سیاسی کە لەلایەن کۆمیتەی ناوەندیوە ئامادە کراوە هەروەها چۆنیەتی ئاموارکردنی پەیرەوی ناوخۆ بابەتی دووەمە بەرنامەی حیزب ئەگەر وا پێویست کە جۆرێک لە گۆڕانکاری لەسەر بکرێ دواتریش راپۆرتی چالاکیەکانی هەموو بوارەکانی کاری حیزبی دواتریش ئەو هەڵبژارد نەکرا بۆیە ئێمە لە راپۆرت لەبارەی سیاسیوە ڕەنگە نەتوانرێ لە بەرنمەیەکی وا پێشکەش کرێ بە تایبەتی راپۆرتی سیاسی زیاتر لە 60 وەرەقەی لە خۆوە گرتبوو و چەندین بواری پەیوەندیدار بە وەزئی دەولیوە و بە وەزئی ناوخۆی عێراقەوە و بە وەزئی کوردستانەوە و لە بوارەکانی پەیوەندیدار بە خەڵکەوە بە دەستورەوە بە ژیان و گوزەرانی حیزبایەتیەوە و پێگەی دەخوێندنەوە بۆ پێگەی دەسەڵات هەموو ئەمانە ناتوانرە ڕەنگە لە پرسیارێکە وەڵام بدرێتەوە. تا ڕادێک دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ینی ئەوەی کە محمود لە کۆبوونی کۆمیتەی ناوەندیدا بەسکرتێ دیاری کراوە مەبەستم لەوەیە کە سەرنجتان چییە لەسەر پێگی خۆتان لەناو پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان سەنگی هەر حیزبێک لە ئێستاە ڕاستای و مێژوویکی درێژتان هەیە بەڵام بەشداری مشارەکەیەوەی لە نێو پەرلەمان و لە نێو حکوومەت و یان ئەوەی کە لە ئێستاە هەر هەڵسەنگاندێک بکرێ بوون مەگەر وەفدێک لە دەرەوەی کوردستانەوە بێت جارێک ئەو لایەنانە دەبینێت کە لە نێو پەرلەمان بۆ نمونە لە نێو کۆنگرە چۆن ئەم شتانە باس کرا ڕازین لە پێگی خۆتان لە ناو حیزبە سیاسەکانی کوردستان وان پرسیارێکی جدی نییە بۆ بەشداری ئێوە لە ناو پرۆسی سیاسی بە دڵنیاییەوە ئێمە لە نێو هاوڕێیانی کۆنگرەدا بە دیدێکی ڕخنەگرانەوە ئەو بابەتانە گفتوگۆی لەسەر کرا لە هەموو بوارەکانی سیاسی بە کاری حیزبی با بڵێن شێوازی پەیوەندیەکانمان هەموو ئەمانە جێی گفتوگۆ بوون لە وەکو باسم کرد مەتەلەن چۆن ئێمە بواری کام دەستورمانە بێت و چۆن دەستورمانەوێت چیمان کردووە بۆ دەستور لە بواری ئافرەتان و ئەو تاوانانەی ئەکرێ بەرامبەر ئافرەت لە بوارە پەیوەندیەکانی حکوومەت و با بڵێن ئێمە و دەسەڵات با بڵێن هەموو ئەمانە کۆمەڵێک گفتوگۆ بوون و ئێمە سەرڕای ئەو تێکۆشانەمانە جەخت کرایەوە لەسەرەوەی ئەندامانی حیزبی شوعی کوردستان کادرەکانیان ئەوانەی لە ناو کۆنگرەدا بوونەوە ئەوانەی لە ناو کۆنگرێشدا نەبوونەوە جەخت لەوە دەکەنەوە کە ئێمە لە مەیدانەکانە ڕۆڵی خۆمان زیاتر بکەین و تێکۆشان زیاتر بکەین بۆ لە پێناوی داکۆکیکردن لە کرێکاران و ڕەشدەران لەبەرەوە هەموو ئەمانە ینی پێش کۆنگرە و دوای کۆنگرێش و باوڵێن لە کاتی کۆنگرێشە جێی گفتوگۆی ئێمە بوو و پرسی ئۆپۆزیسیۆن بوون پرسێکی گرنگ بوو کە جێی مشتومڕ بوو جێی ڕای جیاواز بوو کە بە بایەغەوە گفتوگۆی لەسەر کرا و ئەتوانم بڵێم لە نێو کۆنگرەدا جۆرێک لە دوو لەو بابەتانی کە باست کرد بابەتی ئەوەی کە حیزب شوعی کوردستان لە ناو حیزبە سیاسەکان ئەوانەی لە دەسەڵاتن ئەوانی کە لە ئۆپۆسیۆن لەکوێی ئەم سیستەمە سیاسیە خۆی بینێتەوە چۆن کار دەکات ئایا دەچێتە وەکو هێزێکی ئۆپۆسیۆن مامەڵە دەکات لە دوای کۆنگرەکەی یان نێو دەسەڵات و لەگەڵ لایەنەکانی دەسەڵات دەبێت کە ئەمە گرنگە سەرنجیەوە بزانم
ئێمە با بڵێن حیزبێکی ئۆپۆزیسیۆنیش بوو و لایەنگرانی ئێمە دۆستەکانی ئێمە تێکۆشەرانی ئێمە کەسوکاری ئێمە پشتگیریەکی باشیان کردین ئەو لەو ماوەی ڕابردووە ئەگەر چی بێ بە پێی پێویست نەبوو بێ بەڵام حیزبی شووعی کوردستان خۆپیشاندانی یەکرد لە هەولێر لە سلێمانی لە گەرمیان و داکۆکی لە جەماوەر ئەکرد و هەموو ئەوانەی کە قسەیان لەسەر ئەکرد با بڵێن ئەوە بەدیدێکی ئەوەوە گفتوگۆی لەسەر کرا بۆ ئەوەی پێگەی خۆمان لە ئۆپۆزیسیۆن بوون زیاتر بکەین و چۆن ئەتوانین دیفاع زیاتر بکەین ئەو کارانەی کە پێشتر کرد جۆرێک لە نەشونمای ڕێکخستنەکانی حیزبی کرد قاعدەی حیزبی بە دڵێکی گەرمەوە پێشوازی کرد لە ئۆپۆزیسیۆن بوون قسەش لەسەر ئەوە کرا جۆرێک لەوەی شەبوو دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ئەم دەنگە ناڕازایەتەی کە لە ناو حیزبی شوعیە بوو بە دەنگێکی نەشاز و دەنگێکی ئەتوانم بڵێم نامەقبول لەلای ئەوان بوو هەوڵێکیش دراوە پێشتر هەیە بەڵام لەسەر ئەوەی کە حیزبی شوعی پێ ناسراوەتەوە لە دنیا وەستانە لەگەڵ کێشەکانی کۆمەڵگا لەگەڵ هەژار و کەم دەرامەت و چینی کرێکاران کە پێی ناسراون لەم ماوەی ئەوەندەی کە سەرنج لەسەر حیزبی شوعی هەبوو بێت بە تایبەتی لەسەر چەپەکان زۆرتر کەمتر بەمە بینراون بەم هەڵوێستانە بینراون ئایا ماڵچەنگاندنە واقعیە یانی وەقسەیەکی جیاوازترتانەیە ئێمە لەگەڵ چەپەکانە بەجددی هەنگاومان ناوە ڕەنگە ئەوەی کە خەلەلێک هەبوو بێ پەیوەندیدار نەبێت تەنها بە حیزبی شوعیەوە مەتەن ئێمە جۆرێک لە تەنسیق و هاوکاریمانەیە لوژنەیەکمان دروست کردووە لەگەڵ حیزبی زەحمەتکێشانی کوردستان و لەگەڵ بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان و هەروەها لە ئیطاری ئەحزابی چەپەکانی هەر چوار پارچەی کوردستان جۆرێک لە ڕێککەوتنمانەیە و چەندین کۆربەندمان کردووە و کۆبوونەوەی هاوبەشمان هەبووە بەڵام مانایەمە نییە کە ئێمە تەقسیرمان لەو بوارە نەبووە و ئەو تەقسیرەیشە جێی مشتومڕ و گفتوگۆی هاوڕیان و ئەندامانی کۆنگرە بوو زۆر باش ئەوەی کە ئێستا لە دوای کۆنگرەوە دەیبینن چ جیاوازیەکتان دروست کردووە ئێستا و پێش ئەوەی کە کۆنگرە ئەنجام بدەن ئێستا ڕەنگە زوو بێت بۆ ئەوەی با بڵێین قسە لەسەر ئەوە بکەین کە بزان ئەنجامەکانی پرسیاری دیکەمە لەسەرەوەیە کە لە کاتی کۆنگرەکەیە هەندێک لە ڕەخنەگرانی حیزبی شوعی کوردستان و ڕەنگە هەندێکیشیان هەر هاوسۆز بووبن لەگەڵتان ئەندامی پێشتری ئەوە بووبن سەرنجیەوەیان هەبوو کە لەلایەن هەندێک لە هێزە سیاسەکانی دەرەوەی حیزبی شوعی تەدەخل کراوە خەڵکانی نزیک لە خۆیان هەوڵیان داوە کە سەر بکەون یان بچنە پێگە باڵەکانی ناو حیزبتان ئێوە چیڵەن لەسەر ئەمە ئێمە پێمان وایە ینی بەکردەی نوێنەرانی ئێمە لە ناو کۆنگریا بوونە ڕەنگە خەلەلێک بوو بێ ئەتوانم بڵێم ئەو ڕخنانەتان بیست بەڵێ ئەو ڕخنانە قسە لەسەرەوە کراوە بەڵێ پێشتر وش کراوە ئەم بابەتانە با بڵێن ڕاستەخۆ نەبینراوە ئەو شتانە ئەوەی ڕاستەخۆ بینراوە ڕەنگە خەلەلێکی ئەساسی بێ کە قسەی لەسەر بکرێت ئەوەیە مەتەن لە ژێر ناوی یاسای حیزبەکانە با بڵێن کۆمسیۆن ئامادە بووە کۆمسیۆنی باڵا بەڵام عادەتەن کۆمسیۆن کە لە کۆنگرەی حیزبەکانە بەشدارە بێ پێویستە بۆ کاتێکی دیاریکرا و بەشدار بێ تا پەیرە و پرۆگرامەکەی ئەقرارەکرێ و بچێت نەچێت لەوەش خەلەلتر ئەوە بوو با بڵێن دوو کەسی ئیدارەی پارێزگای هەولێر ئامادە بوون ئەم دوانە تەمان ئەوەی چ کۆمسیۆنە چوو ئەوانەی نوێنەرایەتی پارێزگای ئەکەن پارێزگای هەولێر دەزانرێت لە چی حیزبێکی سیاسین بۆیە ڕەنگە وردەکارەکانی زۆرتر و هینتر بوو بێتن بە بڕای من شخصی ینی بەردەوامبوونیان لە ناو هۆڵی کۆنگرە کارێکی باشم باشە سەرنجانی کە باسی لە دەستێوەردانی حیزبەکانە کرد لە نێو کۆنگرەکەی ئێوە دڵنیام هەم بینی وتانە یا ڕەنگە پێتان وترا بێ بۆ نەباستەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان دەستێوەردانی کردبێ هەندێک لە ڕەخنەگرانی ئەوە دەڵێن تەنانەت ئەوانەی کە ڕەخنەگر بوون یان جۆرێک لە ڕەوتی ئۆپۆسیۆن بوون لە کار و ڕابردووی هەبوو بێت نی هەڵڕاوە بگەنە ئاستی باڵا لە نێو حیزبی شوعی ئەمانە ڕاستن یان نا من پێم وانە پارتی دیموکراتی کوردستان ڕاستەخۆ بەشداری بوو بێتی بەڵام هەر خۆشمان کە ئەمە بابەتێکی گرنگە ینی لە نێو خۆشمانە
دوو ئاراستەی جیاواز بووە توانین بڵێن ئاراستەیەک کە پێشتریش داوای کردووە کە حزب ئۆپۆزیسیۆن نەبێ و بەشدار بێت لە حکوومەت و ئەوانە و لە بەشێکی ئاراستەیەکی تریش هەبووە ئەمە حرامیش نییە وابزانام لە ناوەم و حزبێکی سیاسیە هەیە کە ئێمە پێداگیری بکەین لەسەر ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بووین و داخوازیەکی وا هەبوو کە ئێمە بە قووەتی کۆنگرە لە کۆنگرەوە بریار بدرێ لە داهاتوودا ئۆپۆزیسیۆن بووین هەستمان کرد ینی جۆرێک لە بە کوردی ترس هەبوو لەوەی کە بە ئاراستەی ئەوەی کە ئێمە لە داهاتووە ئۆپۆزیسیۆن نەبووین چونکە ئەوە بریاری لەسەر درا هەرچەندە ئەو بریارە خۆی لە خۆیدا پێویستە لە کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی بریاری لەسەر بدرێ ئایا ئێمە جارێکی تر ئۆپۆزیسیۆن بوون هەڵە بژێرین یان بەشداری لە حکوومەتەکەین چونکە دەسەڵاتی سیاسی لە کوردستان خاڵی بەشداربوونی حیزبەکانی کردوتە گرێوێک بۆ بردنەوەی گرێوێک بۆ تواندنەوەی ئەو هێزانەیان بۆچی ئەم خاڵی دیاری تەسەورێکیان وایە ینی تەسەور نە لە ڕابردووشە هەر لایەنێکی سیاسی بەشداری کردبێ لەم دەسەڵاتە بە قازاجی دەسەڵات بووە و بە زیانی خۆی گەڕاوەتەوە ئەمە باسکرا لەتان کە ئەگەر ئێوە لە نێو دەسەڵات بن یان لەگەڵیان نزیک بن ئەتوێنەوە یان زەرمەندی سەرەکیە بن بە دڵنیاییەوە یەکێک لە باسەکان بووە چونکەم لە ڕابردووە و حتا حیزبی دەسەڵاتیش هەوڵی دا نەک لەگەڵ ئێمە لە داهاتووە لەگەڵ ئەحزابی تریشی هەوڵەدەن کە ئێستا ینی چکەم بۆ کە لە دەسەڵاتە ئەبی هیچ حیزبێکی سیاسی لە دەسەڵاتە خاوەن بریار نیە لە حیزبی یەکەم نەوێت لە کوردستاندا کوردستان وێنەکەوە بڵێ ئەمە لە کوردستانیشە لەبەرەوەی کە ئەگەر وەزیرەکەی لەو حیزبەکانی تربێت ئەوە جێگرەکەی دەسەڵاتی تەواوی هەیە ئەگەر مدیر عامێکی لە هەر وزارەتێکا بێ ئەوە مدیر عامەکە خاوەن دەسەڵاتە و ئەمە تەنها ئەبێتە وەزیرێک بۆ خۆی ناتوانێت چونکە ناتوانێت دیفاع بکە لە خەڵق لەبەرەوە ینی بۆ نمونە ینی بەردەوام حیزبی شووعی ویستوەتی و یاداشتی خۆی داوە کە حکوومەتی هەرێم و یان کابینەکە چۆن بوو بێ بەڵام بچووکترین خاڵیان وەرنەگردووە بە ئارەزووی خۆیان بە پێی عەقڵیەتی خۆیان بە پێی بەرنامەی خۆیان بە پێی سیاسەتی خۆیان کاریان کردووە کەواتە تۆ لێرە ئەبیتە کەسێکی یان وەزیرێکی بێدەسەڵات یان مەسئولێکی بێدەسەڵات تو دەبیتە جێگای ڕخنەی خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان و دەبیتە جێگای ڕخنەی ئەندامانی خۆتیش باشە زۆر جار باس لە جۆرێک لە نزیکی لایەن ئۆپۆزیسیۆنەکان دەکرێت بۆی بەرەی ناڕەزایەتی نزیک بن لە یەک پرۆژەیان هەبێ بۆ ئێوە دوای کۆنگرەکەتان چۆن ماوەڵ لەگەڵ ئەمە دەکەن لەگەڵ ئەم سەرنجی کە لە نێو کۆمەلگا و لایەن هەندێک لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیشەوە باسەکرێت بە دڵنیاییەوە ئەگەر بە سیاسەتی ڕابردووی حیزبی شووعە بچینەوە لە مێژووی دامەزراندنیەک و تا ئەوڕە هاوکاری و بەرە دروستکردنی بەرە و کاری هاوبەش یەکێک لە هەبنەما سەرەکیەکانی ئەم حیزبە بووە بۆیە ئەگەر لەو ڕوانگەیەوە تەماشا بکەین و لەم ماوەیە کە ئێمە ئۆپۆزیسیۆن بووین ڕەنگە جێی تێبینی بێ ئەو ئیتیجاهی کارکردنمانە سەرڕای ئەوەی تەنها بەرپرس لەو بابەتە ئێمە نەبووینە حیزبەکانی تریش بووە بەڵام ئێمە جددیتر کاراتر کارمان نەکردووە بۆی بتوانین لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانە کۆک بین سەرەتای بریاری ئۆپۆزیسیۆن بوونمان بەرنامەیەکی زۆر باشمان دانا بۆ چۆنیەتی کارکردن وەک لایەنێکی ئۆپۆزیسیۆن چۆنیەتی کارکردن لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان تەنانەت باسی حیزبە ئیسلامیەکانمان کرد وە خاڵی هاوبەشمان چی بیە و چۆن بووە وە قسەمان کرد لەسەر چۆنیەتی پەیوەندیمان لەگەڵنەوەی نوێ و چۆن کاری هاوبەش ئەنجام دەین بەڵام لە کردارە دەبینین ینی با بڵین لەو بارەوە ڕخنە هەیە لەو بارەوە تەقسیریشمان باشە بەڵام بۆ نمونە لە ئێستاەوەی نوێ تەنانەت کە لایەنەکانی دەسەڵاتیش لەم کاتە زۆر باسی یەکریزی کوردیان کرد بۆ چوونە بەغدا و پرۆژەیە بوو پرۆژەیەکی خستە ڕووبۆی کە چۆن لایەنەکان پێکەوە بچنە بەغدا و باسی لەوە کرد کێشەکانی کورد بۆ مادەی 140 هەیە کێشەی پێشمەرگەیە کێشەی بودجە هەیە بۆ نمونە ئێوە لە پرۆژێکی ئاوایە چۆن دەڕوانن ئایا لەگەڵی دەبن یان ئێوەش پرۆژەی خۆتان دەبێت بۆی کە ئەو لایەنانی کە ئۆپۆزیسیۆن و لایەنی
با بڵین ناڕازی نێو شەقامی سیاسی کوردین یان حیزبی سیاسی کوردین جۆرێک لە هەماهەنگی هەبێت لەسەر پرۆژەیەک وانە؟ من وەکو ئەبوو کاروانیش کارەکانی نەوەی نوێ و ڕاگەیاندنیەکانی و نوێنەرەکانی لە پەرلەمان بەرز دەنرخێنم بەجددیەوە کارێکی باشەکەن و تەوسیەشم بۆ ئەوەیە بۆ نەوەی نوێ ئەوەیە ئەم سیاسەتەی گرتوویەتە بەر کە بەشداری حکوومەت ناکە لە هەرێمی کوردستان و بەشداری حکوومەتیش ناکە هەڵوێستێکی باشە و بە نەزەری احتیبار وەرگێ هیوادارم بەردەوام بوون چگە ڕەنگە کاری پێچەوانەش بکرێت بۆ هیواداری بەردەوام بێ ئەگەر لەبەرەوەی بڕوام وایە مەتە بۆ نمونە ئەگەر بەشداری لە کابینەی حکوومەت بکە ئەوە ئیعلانی فەشەلی خۆنێکە و مەبەستی ڕێگریانە بوو کە پێشتر باسی کرد بەدڵنیایەوە ئەگەر مەتەن بۆ نمونە من تەمەنامە کرد ینی با بڵین لە وەختی خۆی پشتگیریەکی بزوتنەوەی گۆڕان بووم بە دوو جار بەشداریان لە حکوومەت لە هەرێمی کوردستانە با بڵین لە حکوومەتی هەرێم بارودۆخەکان خراپ بوو یعنی خراپی بارودۆخەکان دەنگنهێنانی بەداخەوە ئێڵێم بزوتنەوەی گۆڕان پەیوەندیدارە بە بەشداریان لە حکوومەتە چونکە ئێمە جارێکیان لەگەڵیان دانیشتین وتیان ئێمە شێوازی تێکۆشانمان شێوازێکی ترە بێ لە ناوخۆی حکوومەت و هەبێ من بە ئاشکرا وەکو دۆست پیانمت لەو کۆبوونەوەیە پیانمت وتم ئەوەی ئێوە ئێڵێن 95 ئێمەوامان ئاوامانە کرد بۆ ئێوە زەمان ئاواتانێ هەمان سەرنج دێ بۆ نەوەی نوێیان جیاواز من هەمان سرنجمەیە و ئەو هەڵوێستانەی کە ئێستا هەیەە هەڵوێستێکە بە جددی جێگای خۆیەتی جێگای دەستخۆشیەتی و ناگەڕێن بە دوای پلەپایە و داوای مەتەنە حتا لە حکوومەتی بەغاژ ناکەن کە بەشداری لە حکوومەتا بکەن ئەوە جۆرێک لە نمونەیەکە بە جددی پێشتر نەبووە ینی لایەنێکی سیاسی نوێنەری پەرلەمانی هەبێ داوای پلە و پۆست نەکە ئەمە کارێکی باشە بۆ پرۆژی یەکریزی کورد بێت وایە پرۆژی یەکریزی کورد کە لەم کاتێ بۆ بەغدا زۆر باس کراوە جددیە لە لایلایەنەکانی دەسەڵاوە چۆنە بێم پرۆژەیە ینی بێت ئەگە پرۆژێک بێ چۆن بێ بەڕای تۆ ئەگەر لە جۆهەرە تەماشای بکەیت لە ناوەڕۆکە بە پێویستی قسەی لەسەر بکەیت ئەم یەکریزیە کارێکی ڕەوایە و هەرێمی کوردستان گەلی کوردستان پێویستێتی بەڵام ئەگەر هەڵسەنگاندنێکی بکەیت بۆ ڕابردووی حیزب و لایەنە سیاسیەکان و تایبەتی حیزبەکانی دەسەڵات بۆ داخوازی یەکریزی ئەوە دەبینری یەکریزی بە ئاراستەیەکە ئێوە شعار بەرز بکەنەوە خەڵکی تر پشتگیری بکە ئێوە دروشم بەرز بکەنەوە خەڵکی تر چەپڵەتە بووە لێدا لەبەرەوە با بڵێن ئەو دروشمە دروشمێکی واقعی نییە ئەگەر واقعی بێ ئێستا دەبێت دابنشن و حیزب و لایەنە سیاسەکان کۆ بکەن و نوێنەران یەک بکەن و ئەوە تا لە تەجروبەی عێراق استفادە بکەن بەتە مستەفا کاظمی نوێنەرێکی نییە نەبوو لە پەرلەمان کردیانە ڕئیس وزەرا ئایا ئێستا کەسانی تر لە دەرەوەی ئەم دوو حیزبە نییە توانایان زیاتر بێ کاراتر بن و دڵسۆزتر بن بۆ ئەم گەلە ینی لەو پلەپایانە پێ بدرێ تەمان شایکە ینی ئێستا قسە لەسەر دەستورەکرێ بۆچی دەستوریان لوژنەی دەستوریان لە پێنج حیزبی سیاسی پێکێنا و گەڕانەوە بۆ ئەوەی دەنگەکانیان کێ دەنگی زۆرە کێ نوێنەری زۆرە لە پەرلەمانی کوردستان بۆ نەگەڕان بە دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی عادل عەبدولمەهدی کردە ڕئیس وزەرا کە بینیمان پێگەی چی بوو دواتر مستەفا کاظمی کرد بەڵام ئەمانە لە ژێر ناوی شەرعیەتی هەڵبژاردن لە ژێر ناوی دەنگدانە ئەم بە کوردیەکەی ئەم شعارانە بەرزەکەنەوە بۆ ئیستیهلاکی مەحەلی باش ئۆپۆسیۆنە بێت لەم کاتەیە چی بکەوە ڕای دەسەڵاتمانزانی ئۆپۆسیۆنە توانن پرۆژێکی هاوبەشیانە بێ جیاواز بن بۆ یەک ریزی کورد چۆن دەتوانن بچنە بەغدا بە دڵنیاییوە ئۆپۆزیسیۆن ئەتوانێت ئەو کارانە بکە یەک بە چاو پێکەوتن و کۆبوونەوەی هاوبەش و تەنها لە چوارچەوەی حیزب و لایەنە سیاسیەکانە نەبێ ئەبێ زۆر لەوە زیاتر مەودای کارەکانیان بۆ چوونەکانیان لەگەڵ ڕۆشنبیران بێ لەگەڵ نووسەران بێ لەگەڵ کەسایەتی بێلایەن بێ هەموو ئەم جەبهەیە بەهێز بکرێتەوە دەتوانن کاریگەری زیاتریان هەبێ و دەتوانن دەستکەوتی باشتریانەوێ وەکو وتم دەستکەوتی پلەپۆست
شتی شخصی و حیزبینە بەڵکو ئەو هەموو بەرنمەیە ئەم هەموو دواخوازیایی گەلەکەمانە مەتەنەن مادەی 140 چونکەم ئێستا کە ئەم بەڕێزانەی پێشتر چوونە حکوومەتەوە ئەوەی بابەتی سیاسی بێ ئەوەی داخوازی ملەتەکەمان بێ مەتەنەن گرفتی ئێمە گرفتێکی گەورەیە لە ناوچەکانی مادەی 140 چیان کرد چۆنیان کرد چەندێک داکۆکیان لەوە کرد مەتەنەن توانیان پارێزگارێک دابنێن بۆ کەرکووک لە کاتێکە ئەم سەردەمەیشە پێویستیمان بەوە هەو بوو پارێزگارێکی کورد بڵێ ئەو پارێزگای ئێستەش دایبنن و لە داهاتوش دایبنن بێدەسەڵاتە بێ کەسێکی بێدەسەڵاتە بێ چونکە بارودۆخەکە گۆڕاوە بەڵام هیچ نەبێ ئەوەی ئەم پارێزگایکە کە ئێستا بەو کالە دانراوە ئەو پارێزگاخە ئەو کارانەی نەکرد ئەو سڵاحەتی با بڵێن ئەمریکا ئێستام سڵاحەتی هەیە بۆ تعریبکردن بۆ وەرگرتنەوەی زەوی جوتیاران و ئەوانە ئەو کاتە ئەگە پارێزگارێکی بێدەسەڵاتیش بووایە و با بڵێن لەلایەنە کوردستانێکان بووایە ڕەنگە ئەو کارە نەکرا. سپاس بۆ بکاران دەمەکتەوی سیاسی حزبی شۆی کوردستان سپاس بۆی کە لەگەڵمان بووی.